ئەڵێم ئەی چۆن گردنی ئەو خەڵکە ئازاکەی مادەم ئەمرین ئەم خان و ماڵە بەچی کردێ بە دەستبڕین بە دزی بە پارەی خەڵکی ئەبێ بچی بۆ دایرە یەکە بە یەکە داوای گردن ئازاییان لێ بکەیت کە چێژنە دایرەکەی من 2000 موظفم هەیە معقولە 2000 جار داوای لێ بوو جاخۆ پێش دووشەمە تەواو بێت بۆ مەلەرزەکەیت نە حەلم لایە ئێستا بە لایف داوای لێبوردنیان لێ یەکەم و گردن ئازایان داوا لێ یەکەم دەی زۆر باشە ژنەکە تۆ با دەرنەچی بچۆ لەوە فاتیمە با مەحرەم نەبێ شتەکە حازرە بەڕێزان ئازیزان خۆشەویستان دڵم زۆر پڕ داوای لێبوردن لە هەمووتانەکەم داوای گردن ئازاییتان لێ یەکەم هەمووتان گردنم ئازاکەن مدیرە بەڕێزەکان مەسول شوعبەکان خەجاڵەتی لای ئێوەم تخوا گردنم ئازاکەن کە لە ئیفادا ناخواردن و شت ئەهات فەلافلم دەرخواردی ئێوە هەیە بەڵام وەستی کەبابم تەسیمی لیژنەی مشتەریا دەکرد پارەکە هێم وەرەگرت و حەممە کرد زۆر خەجاڵەتی لای ئێوەم تخوا گردنم ئازاکەن کە دووشمە هەمومان پانە بینەوە وەرەزەکە زۆر خەتەرە بۆ ئێمە اعترافان ناکەم بۆی گردنم ئازاکەن ئەبێ تۆبە بکەین ئێمە ئەبێ پاک بینە و لە هەموو شتێک اینجا فەرمان بەرە خزمەت گوزاریەکان ئێوە چاوی منن ئێوە ڕوحی منن من زۆر خەجاڵەتی لای ئێوەم من ڕووزەردی لای ئێوەم ئەبێ گردنم ئازاکەن چونکە هەموو مانگی مکافەم بۆ کردنەوەم قسە گیرفانی خۆم و نەمەیانێ من زۆر داوای لێبوردنتان لێ یەکەم توخوا عەفوم بکەن توخوا گردنم ئازاکەن سکرتێرە بەڕێزەکان چوار سکرتێرم گۆڕیوە داوای لێبوردن لە هەر چوارتانەکەم لەسەر مەسەلەی جلوبەرگ بوونم و با تەنورەکانتان کورد بێت ئێوە قبوڵتان ناکرد ئەو بوو نەقڵم کردن زۆر خەجاڵەتی لای ئێوەم پێتان ئەڵێم لێرەوە هەر لێرەوە پێتان ئەڵێم باجلەکانتان درێژ بێت تەنورەکانتان درێژ بێ باقی وەسەلام برەتان مەجی مدیر عام خەجاڵەتی لای ئێوەم داوای لێبوردنتان لێکەم تخوا گردنم ئازاکەن تەواو شکر تەواو ئیتر کەس نەما گردن ئازایی لێ بکەی هەرە وەڵڵا ماوە یەک دنیا ماوە مهمترینیان عەونیە عەونی گردنم ئازانەکە بە چاوی خۆم بەهەش نابینم ئەبێ بگەمە لای عەونی بگرە